دەچینە تەوەری سێمی بەرنامەکەمان لە قەزای کفری سنوورێکی بەرفراوانی هەیە قەزای کفری خۆی کە بەردەوام پێویستی ئەم بەرفراوانش پێویستی بە داوینکردنی خزمەتگوزاریە بۆ هاوڵاتیان و پێویستی بۆیە کە پرۆژە هەبێ لەو قەزایە. ئێمە ئەمڕۆ گفتوگۆ دەکەین لەگەڵ بەڕێز قادر فاتح وەیس سەرۆکی شارەوانی کفری کە ئەمڕۆ لە ستۆدیۆمیانمانە. کە قادر بەخێر بێ سەر چاوانە با سەرەتا لەوە دەست پێ بکەین کە با بزانین ئاستی پرۆژەکان ئاستی خزمەت گوزارەکان لە کفری چۆنە. کفری سنوورێکی بەرفراوانی هەیە و خەڵکیش لەوێ زیاتر ژیان دەکەن. بزانین ئاستی خزمەت گوزارەکان لێ چۆنە لە ئێستا. دەستان خۆش بێ، زۆر سپاس بۆ دیدارە و زۆر سپاس بۆ بینەری کورسات نیوزی خۆشەویست بۆ کەناڵە جوانەکەتان. دیارە کفری شارێکی کۆنا خاوەن حەزارەتێکی مێژووی هەیە، بەڵام داخەوە وەکو پێویست خزمەت نەکراوە. پرۆژەی خزمەت گوزاری بۆ کراوە، بەڵام لە دوای 2014ەوە بە بۆنەی قەیرانی دارەوە کۆمەڵێ پرۆژەی گرنگ ڕاگیراوە و هەوڵی جددیشمان داوە بۆ ئەوەی ئەو پرۆژانە بخەوێتە کار، بەڵام بەداخەوە تاکو ئێستا حکوومەت ئەو پرۆژانەی نەخەوتەوە. گرنگترین ئەو پرۆژانە چی ئەگەر بۆمان بڵێ بۆی بزانین؟ گرنگترین ئەو پرۆژانە خۆی بینێتەوە لە ڕێگاسازی کۆڵانی گەڕێکی وامان هەیە، گەڕێکی بۆ نمونە گەڕێکی محەممەدمان هەیە، گەڕێکی ئازادیمانەیە. لە کاتی حکوومەتی عێراقیە ئەو گەڕەکانە قیر بووە، بەڵام بەهۆی دروستکردنی ئاوەڕۆ قیرەکەی تێک دراوە و پرۆژەکانی بۆ دەرچووە. هیواهەیە لە 30 تەواو بووە، هیواهەیە لە 26 تەواو بووە. بایی بۆ نمونە گەڕێکی ئیمام محەممەدی کۆنمان هەیە، تازەمان هەیە، لەگەڵ گەڕێکی ئازادیە، گەڕێکێکی زۆر گەورەیە ڕۆژانە خەڵک لەیمان لێکا ڕۆحەقی خۆشیانە. بایی 4.5 ملیۆن دۆلارە لە 30 تەواو بووە، بەڵام بەداخەوە تاکو ئێستا لە دوای 2014ەوە ئیشەکانیان ڕاگیرا بە هۆینی قەیدانی دارەوە. و هەروەها گەڕێکی نەورۆز و مامۆسایان و شەهیدانمان هەیە. ئەو گەڕەکانش گەڕێکی کۆنن و تاکوی ئێستا ئەویش لە 130 و تقریبان 2 تەواو بووە. پرۆژەکە ڕاگیراوە لە دوای 2014ەوە بە بۆنەی قەیرانی دارایەوە و ئەوانش گەڕێکێکی گرنگن، گەڕێکێکی کۆنن. بەڕاستی خەڵکی کفری گلەی و گازندەی زۆرە بۆ ئەوەی ئەو پرۆژانە بکوێتە ئیشتا. ئێستا ئەو پرۆژانەی کە ڕاگیراوە زیاتر لە 12 ملیۆن دۆلار تەنها پرۆژەی شارەوانیە، جگە لە سێکتەرەکانی تر بگەڕێتەوە بۆ پرۆژەی سحە و هەروەها پرۆژەی قوتابخانەکان. چەند پرۆژەیەکمان ڕاگیراوە. ئومێد دەکەین و چەندین جار داوایشمان کردو و کۆبنوشمان کردو و دەنگی خەڵیشمان گەیانەوە جێگای مەبەست، بەڵام بەداخەوە تا ئێستا ئەو پرۆژانە نەکەوتوتەوە بواری جێبەجێکردن. بۆ نمونە گەڕێکێکمان هەیە ئێمە ئەو گەڕێکی کە ئێستا باسم کرد، گەڕێکی نەورۆز و گەڕێکی شەهیدانە، ڕەزامەندی پێویست دراوە بۆ ئەوی دووبارە پرۆژەکە بکەوێتە کار. ڕەزامەندی دراوە بۆ ماوەی چەند مانگی کە ڕەزامەندی دراوە. هەموو کارەکانیمان تەواو کردووە، لەسەر شیرینی نەوتە نووسراومان کردووە بۆ ئەنجومەنی وەزیران، دۆسیەکەیمان گەڕاندۆتەوە بۆ وەزارەتی شارەوانی. چەندین جار هاتوچۆی هەولێرمان کردووە، هاتوچۆی وەزارەتی شارەوانیمان کردووە، بەڵام بەداخەوە تا ئێستا ئەو پارەی بۆ سەرف ناکەن کە ئێمە بەڵەندەرمانبان کردووە کە بڕات ئیشەکانی بکات و بێتەوە دەست بکات و بەڵەندەر ئامادەیە ئیشەکانی بکات، بەڵام تا ئێستا پارەی بۆ سەرف ناکەن. ئەڵێن پارە نییە، بڕۆن لە سلێمانی پارەکە ورن بەڵداخۆ لە سلێمانیشەوە خۆتانە بینن حاڵی وەزعی داراییمانە. باش، بابەتێکی تر کە گرنگە بۆ ناوچەیەش بابەتی دابینکردنی ئاوە. لە کفری لە شێوازی دابینکردنی ئاوا چۆنە؟ ینی هاوڵاتیان کێشێکیان هەیە لە دابینکردنی ئای خواردنەوە؟ تا ئێستا ئەتوانم بڵێم هەرچەندە ئاو سەر بە شارەوانی نییە، بەڵام بەهۆی حکومەوەی کە نزیکین بە یەکەوە پرۆژەکانی خزمەتگوزاری ئاوە کە بگەیەندا بێ بۆن. تا ئێستا کفری لە ڕووی ئاوە زۆر باشە. تا ئێستا کێشەیەکی ئۆتۆمانیە هەیمانەکەم و کوڕی هەیە بۆ ڕی شکانێکە شتێکە بەڵام دەست بە جێکرێکارەکان یا بەشی ئاوی فەرمانگەی ئاوی کفری چارەسەری کێشەکانەکان لە ڕووی ئاوە وەزعێکی باشمان هەیە. ئەتوانم ڕەنگە ئەوەشە بگەڕێتەوە بۆ ئێستا ئاو دابەزیوە، بەڵام نەک بەو شێوەیە کە بەرچاو بێ بۆنی ئەو سەدەوە لەکوێ ئاو بۆ کفری دابی نەکرێت. بیری ارتوازی هەمووی ارتوازیە و سەدەیەکشمان بۆ دروست کرا لەنان حکوومەتی هەرێمی کوردستانەوە سوودی باشی هەیە بۆ بەرزبوونەوەی ئاستی ئاوی کفری.
باش بابەتێکی تر کە چەند ساڵێکە بەردەوامی هەیە بەداخەوە ئەوش بابەتی وشکە ساڵیە زیاترە و ناوچانەی گرتوتەوە لەم بابەتەیە تا چ ڕادێک پاڵپشتی بۆ ناوچەکە هەیە بۆی کە ئەو دۆخە تێپەڕێنێ ئەو ڕەوشە تێپەڕێنێ بە تاکید وشکە ساڵی دەوری دەور و ئینێکی گرنگی هەیە لە سەرانسەر کوردستانە بە تایبەت ناوچەی گەرمیان ئەوە چەند بۆ 2 ساڵ زیاترە بێت لە گەرمیان وەکو پێویست باران نابارێ و خەڵک ڕووی کردوتە دەشتەکان و بیر لێ ئەدەن بۆ ئەوەی سەوزایی و گەنم و جۆ و شووتی و ئەوانە بکەن خۆتان بە خۆتان نەزانن ناوچەی کفری ناوچەیەکی دەشتاییە بە پیت و بەرەکەتە خەڵک سوود لەو بیرە وەرەگرێ بەڵام حەقا لێرە شۆداوە لە جەنابی وەزیرەکەم کە ئێستا ئەو کۆنگرە ڕۆژنامەی نووسایی کرد تۆزی ئاسانکاری بکرێ بۆ ئەو جوتیارانەی کە ئەیانەوێ بیری ئرتیوازی لێدەن بۆ دیەکانیان یا بۆ ئەو ناوچانەی کە ئەیانەوێ سەوزایی و گەنم و جۆ ئەوانە بکەن ئاسانکاریان بۆ بکرێ بۆ ئەوەی کێشە و گیر و گرفتیان بۆ نەدۆزێتەوە بە تایبەت دێمان هەیە زیاتر نازان بڵێم لە 50-60 کەس هیوا هەیە 120 کەس ئەنفالی هەیە بەڵام بە بۆنەی ئەم وشکە ساڵیەوە بە بۆنەی بێ ئاوی دابەزینی ئاوی ئاستی ئاوی دیەکان ئەوە سەوردەوردە دیەکان چۆڕەکان حەقا حکوومەتی هەرێمی کوردستان ئاوڕێک لە دێهاتەکانی گەرمیان بداتەوە چونکە دێهاتەکانی گەرمیان بەڕاستی جێگای ئەوەیە حکوومەت هاوکاریان بێ و پشتیوانیان بێ و دەستی هاوکاریان بۆ دروستکە چونکە بە خۆتان نەزانن لە ساڵانی ڕابردووە لە کاتی دەست پێکردنەوەی شۆڕشینەوەی گەلەکەمانە دەورێکی باڵیان هەبووە لە گەشەکردنی شۆڕشەکەمان باش سەبارەت بە کاخادر سەبارەت بە بواری خانوبەرە بواری نیشتەجێبوون لەمانە کفری لە چه ئاستێکای ئاستا خەڵکی ناوچەکە تا چ ڕادێک خاوەنی یەکەی نیشتەجێبوونی خۆیانن لەوێ تا چەند هاوکاری شارەوانی هاوکاری هاوڵاتیانی کردوکۆ لە تاپۆکردنی زەویەکان لە دەستەبەرکردنی بڵێن ئەو ڕێکار و ڕێنماییانی کە تایبەتە بە یەکەکانی نیشتەجێبوون یعنی بەرفراوانی هەیە لە زیادبوونی فراوانی سنووری شارەوانی کفریە بە تاکید لە سەرانسەر کوردستانە بەرفراوانی هەیە لە کفریش یعنی بە سستی بەرفراوانێکە بێ شەگەڕێتەوە گەورەترین کێشەی کفری کێشەیەکی زۆر سەرەکی ئەویش هەلیکارە هەلیکار لەوێیان نیە لە کفری نییە خەڵک وەزعی دارایی باشە خەڵک زۆربەی زۆری خەڵکەکان بارەکەن بنەیەکیان لە سلێمانیا لە هەولێر یا بنەیەکیانش لە کفری ئەمێنێتەوە بەڵام هەلی کار نییە لەوێ گەنجەکان گەنجێکی زۆرمان هەیە دەرچووی ئامادەین دەرچووی زانکۆ و پەیمانگاکانن بێ ئیش و بێکار لەو رەمانوتەوە حەقی ئەوەیە حکوومەت ئاورێکی جدی لە مۆزای کفریە بداتەوە چونکە خەڵک ڕووە کاتە سلێمانی و شارەکانی تر ساڵانە تووشی کارە ساتە بن لە شارەکانی تر حەقی ئەوەی هەلی کار بڕەخسیە بۆ ئەو گەنجانی شاری کفریە بە تاکید ئێمە چەند گرفتێکمان هەیە خۆی ڕۆژانە خەڵکی کفری خەڵکێکی زۆر معاملاتمان بۆ دێ بۆ دروستکردنی بینا یا تەحویلکردنی خان و بەڵام چییە کۆمەڵێک کێشە و گیر و گرفت هەیە ئەمە بە تایبەت هینێک دەرچووە فەرمانێک دەرچووە لە ئەنجومەنی دادوەریەوە زەوی دابشکردن بووەتە گرفت بووەتە کێشە ناتوانین زەوی دابش بکەن و مۆڵەتیان بدەنێ بۆ ئەوەی کفری و ناوچەکانی گەرمیان بەگشتی خەڵکی فەقیر و ئەوانەی زۆرتیایە ئەو خەڵکانش هەیە لەبەر کەم دەرامەتی ئەچێ بە دوو کەس خانوویەک پارچە زەویەکە کڕن 200 متر یا 220 متر تۆ کە ڕێگری بوویت لەوەی ئیفراز بکرێ و ئیجازە بینایی بدەێت ئەمیش کێشەیەکی گرفتە هەڵەسن بە چێوەی تەجاوز خانوەکانیان دروستەکەن لە ناچاریە چی بکەن ئەمە حەقی ئەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان ئاوڕێک جددی لەو بڕیارە بداتەوە چاوێکی پیا بەخشێنەوە بۆ ئەوی چارەسەری کێشەکانیان بکەن باشە با دوا پرسیار مەگەر بە کورتی وەڵام بێتەوە کاخادر ئێوە وەکو کفری بۆ قەزای کفری سنوورتان لەگەڵ بڵێن ناوچەکانی تری عێراق و ئەمەش بێگومان جۆرێک لە بڵێن ئاڵوگۆڕی بازرگانی دروست کردو بەناو ئێوە کە بڕوات و بێت یعنی کاڵا و شتومەک لێوە بێت لە شوێنەکانی تری عێراقەوە لە ڕووی ڕێگاوبانەوە گونجاوە یاخود ئاسانکاری کراوە بۆی کە زیاتر پەرە بەمە بدرێ
ئێمە دوو سایدێکمان کردووە لەلایەن شارەوانیەوە بای 2 میلیۆن دلارە لە 1985 تەواو بووە 1950 ماوەتەوە هەرچەندە چەندین جار داوایان کردووە و کە نووسراومان بەرز کردوێتەوە بۆ ئەوەی بەشێ پارەکەی بدەنێت تاکو ئەو دوو سایدە تەواو بێ لە 1985 تەواو بووە تقریبا 2 کیلۆمەتری شەبێ ڕێگای بینی ئێمە و لەگەڵ ئەو ڕێگای بڵین کارێزی پیاڵێن کە دەرەچێ بۆ دووسخۆرمات و ئەوە ڕێگایکی ئەسەنگێکی خراپە هەرچەندە ئێمە کفری لە ڕووی بازرگانیەوە خەتێکی ئەو تۆی لەسەر لێ تەنها ئەوە نەبێ ڕێگای کفری و بەغا و دووسخۆرماتەوانی لێ ئەیش ڕێگای ئاسن و شتومەک دێت ئەوە بۆ ماوەی چەند ڕۆژێکە حکوومەتی عێراقی ڕێگاکەی بە تەواوی بەتەل بەستووە نایە لە سیاری بار هەڵگر لەوێ بێت ئەمەشە ئێستا کفری تووشی قەیرانێکی گەورە بووە ئەوە شتێکی زۆر زۆر خراپە حقا ئەوەیشە لەگەڵ حکوومەتی عێراقیە چارەسەری ئەو کێشەیەکی گەوری تریشمانەیە لەگەڵ ناوچەکانی دەرەوەی هەریەما کەرتی 15 تلیشانمان هەیە ئەوە سەر بە دیالێ محافظەی دیالەیە زەویەکانیان کەوتوتە ناو سنووری تێکەڵ بووە لەگەڵ ماستەرپلانی کفریە ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە هاوڵاتیان ناتوانن تەوسعی تیا بکەن ناتوانن پرۆژەکانی تیا بکەن ناتوانن ئیشوکاری عەرزی زراعی خۆیانە و حکوومەت ئێمە وەکو حکوومەت ڕێگریەکەین بە پیاسە ناتوانین هیچ بڕئینێکیان بۆ بکەین هیچ کاراسانیەکیان بۆ بکەین ئەوەش گرفتێکی گەورەیە بەڕاستی بۆ شارەکەمان و بۆ دانیشتوانەکەمان ئەو عەرزانە حەقا چارەسەرێکی کێشەکان بکەن کێشەی کفری بەعام بەگشتی ئەم کێشانەیە هەلی کار چارەسەرکردنی ئەو کێشانە و پێم وایە هەلی کارەوەوانە بێت ڕەنگە کفری چارەسەری کێشەکانیان بکرێت دەستخۆش زۆر سپاس بۆ بەڕێز قادر فاتح وەیس کە بەڕێزیان سەرۆکی شارەوانی کفرین کە ڕاستە خۆم ڕۆ لە ستۆدیۆ لەگەڵمان بووی سپاس دەکەین سپاس بۆ ئامادەبوون خێر بێ.